تەقیە ساڵی 1970 لە شاری دێرکە هەمکۆ لە وڵاتی سووریا لە خێزانێکی هونەردۆز هاتوتە دنیاوە. لە تەمەنی مناڵیەوە حەزی بە گۆرانی وتن بووە. ساڵی 1990 لەگەڵ خێزانەکەی دەچنە هەندەران و لە وڵاتی سویدنی شەجە دەبن. لە ساڵی 2003 بە هاوکاری جودی باوکی دەستی باکاری هونەری کردووە. هەتا ئێستا 3 ئەلبومی بڵاو کردوتەوە و چەندینی کردووە بەکری. ساڵی 2005 ئەلبومی نالینەک، ساڵی 2009 ئەلبومی هێوی، ساڵی 2012 ئەلبومی زمانی دایەک. لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و لە کوردستان لە چەندین ئاهەنگ و فێستیڤال و پرۆگرامی تەلەڤیزیۆنیدا بەشداری کردووە. ساڵی 2008 کۆلێژی یاسایی تەواو کردووە بەشی یاسای دەولی و ئێستا لە بواری یاسادا لە شاری ستۆکۆڵم کار دەکات. خۆشەویستانم سڵاتان لێبێ و ئەم کاتەکان باش و جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێ و لە گشت میوانەکان پیرۆز بێ و دەستخۆشی لەو گروپە جواناکەین بۆ ئەو مۆسیقا جوانەش. وەختێک کە هەموو لایەکمان و هەموو کاتێکە بێتاقەتە بین هەر گوێ لە گۆرانی و مۆسیقاگرین. وەختێکیش کە دڵمان خۆشە بێ هەر گوێ لە گۆرانی و مۆسیقاگرین. با پێکەوە لەگەڵ ئێوەیە و با هاوکاری نارین خان و کاک جودی و ئەو گروپە جوانەش گوێ لە گۆرانی و مۆسیقا بگرین. سەرەتا بەخێربێن نارین خان، بەخێربێی کاک جودی بەخێربێی. خێراتنتانەکەین بۆ بەرنامەکەمان کە بەرنامەیەکی تایبەتە بۆ ڕەمەزان، بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. بەخێربێن سەر چاو هیوادارین بەیەکەوە ئێمە و ئێوە و ئەو گروپە جوانە چەندین گۆرانی جوان و چەندین گفتوگوی جوان پێشکەش بە بینەرانی ئازیزی کورسات بکەین. سەرەتای پرۆگرامەکەمان بەوە دەست پێکەین. نارینگیان یەکەم جارتە لەگەڵ باوکتا دیتە سلێمانی؟ بەڵێ یەکەم جارە. بۆی یەکەم جارە بۆ نارین یەکەم جار نیە. سلێمانی چۆنە بەلاوەیانی چۆنە سلێمانی خۆشە پێ چۆنە؟ شارێکی گەلێکی خاوێنە، گەلێکی جوانە، بەڕاستیژی ملەتی جوانە، بڕاستی گەلێکی کێفام بە سلێمانی هات. نارینگیان تۆ وەڵی تۆ ڕاتیە بە سلێمانی؟ ئەژێ هەردەم دەبێژم کۆ هەر باژارێکی کوردستانێ تایبەتمەندیاوێ هەیە. تایبەتمەندی باژارە سلێمانی و خەلکی وێ بڕاستی بەبێ مجامەلا gelek مەدەنینە gelek وژبەربێ یەکێژ gelek خوشحاڵم. ڕات بە گۆرانی و مۆسیقا چییە لەناو ئەم دەڤەرەیە لە سلێمانی؟ گۆرانی مۆسیقا لێرە چۆن ئەبینی؟ ڕاستی ئەس چەند جار هاتمە دبینم کو بوارێ مۆسیقادا gelek پێشکەتنە gelvê گروپا جوان ژێت هاتمە ینی خدمەتامەکردە ئەس هەر دەستخۆشی لوا دەکەم. نارینجان لە سلێمانی گوێ لە چ گۆرانی بێژێکی ئەم شارە ئاگریت؟ حەز لە دەنگی چیەکەی؟ بڕاستی دبوارێ گۆرانەبێژی کەونەکاندا gelek هەنە مینا حەسەن زیرەک، مینا إبراهيم خياط ماملي بس المال جانا من المال رود نندقل المال بات أخوة زلتر وداريا دنجي نمر طاهر توفيق تكان فرق ناكا هموي هنرمندي دوري كردستان هزاران صلاو لجاني باكان نارين جان با سرطاب چين لاي كاك جودي بابزاني لكيا دنجي ناريني بو دركو كنارين دنجي خوش آيا لمنال يابو ياخد لقوري يابو لا چه تمني بسويد تمني نارين بورم 13-14 سال کاتێکی لە کار هاتم ماڵ لە مەطبەخ یارمەتی دایکی خۆ دەکرد ئەو کاتە گۆرانێک عەرەبی دەگوت من تقریبا 2-3 دقایق گۆداری کرد و گونارین لە ئیرۆ تو دەبی بە سترانڤان دەبی بە گۆرانی بێژ بەس پێشتر لە مناڵیا گۆرانی
يعني اي قد بصدفه جود لدني ولا يعني نصنع يعني ام بجن تشتكي وها بروفيشنال تشتكي وها يعني براكتيك من اوقات عمري 8 16 سال بو من ملاحظه اللي قدامي خوشه بروا من اكي بطاوتي لا تصالك ولا تمني كان ابو بالضبط كبرياريا غوراني بلو يتر شو باري سي 4 سال شون هنجي عملت چند بنادي وقتی از فرم بجم عمري من 23 سال بو 24 سال بو دست يكم البوم يكم جار ام چون با روش تي في چون بروكسل برنامج كيمنو نارين هبو طيبتي لا شو لا بروكسل لبلجيكا بلجيكا يكم جار نارين لبروكسل لا يدني دركو يعني بناو دنگ بلا يعني کاک جودی تۆ وەکو باوکێک پێشنیارێ بۆ کرد گۆرانی بڵێ و ببێ بە گۆرانی بێژا خۆ نارین خۆی ئامادە بوو تۆ پشگیری لێ کرد من سەری سەدی نەوەت و نه من پشگیرتی و یعنی بە پشگیری تۆ بە گۆرانی بێژنار بەڵێ ئەژی هەرتم دەبێژم ناو هونەرێ کوردیدا گەرەک خاصەتەن وەختی مرۆڤ ژن بێ ئافرەت بێ گەرەک پاڵپشتی وێ هەبێ یعنی gelek spasiya bavê xwe dikim ku ve çend sala di xidmetê hunera min de ye û her dem digel min alîkar e. Narîncan pê bilên karîgerî çi hunermendê ya xwe çi goranî bêjekî kon ya xwe taze li jinekan bi taybetî beser to ya karîgerî çi ye? Bi jinekan min gelek guhdariya dengê Nemir Meryem Xan kiriye bi jinekan û wekû dî jî min gelek guhdariya Nemir Mihemed Şêxo kiriye Nemir تحسین تاها کە هەمیشە گۆرانی وتوە لەبەر خۆتەوە لاسایی چێت کردوتەوە حەزی بەدەنگی چێ بووە ناوڵە زانی مالباتی من مالباتێکی هونەردۆستە بابێ مژی بسترانی فولکلۆری هاتیە ناسکردن و هەر دەم ناو مالباتە مەدە سترانی فولکلۆری هاتیە گوتن وێجا وقتی تو ناو مالباتێکی هونەری دە تو دژی حتما وان گۆرانیەکەون لەبەر دکی مثلا يعني يما وكو مالبات وكو هنردوست عن هنرمند يعني امجن مقوداريه همي ستايلي موسيقي فولك همي زراويه او كذا هر قراني بيجك مثلا بجن كيش قراني جوانا او ما لا او قوداري كريا ما يعني پەیوەندیت نارین لەگەڵ چ ئاوازدانێرێکە زۆر بەهێزە یاخود لەگەڵ چێ زیاتر هەماهەنگێکی بۆ دروستکردنی ئەلبومێک یاخود دروستکردنی گۆرانیەک لەگەڵ چێ زۆر پەیوەندیت باشە براستی مختلفة يعني وقت قبل مرو سيدي كي تشتكي ألبوم كي تشتكي ويتشاخي هالبستبان وأوازدانر بخواتي كلي دقل مرو دكنا او آوازدانر و هلبستوانه کود البوم هیوی دا مینا بجدار بون مختلفن د البوم یمنیانو د کو بلا بو زمان دای مینا مثلا ممو سیدا ادیب شلکی سلاو رزت من جره هنا رومدک بامرنی کوجل باجار دهو که کچکی زور هم نویسکاره یعنی نویسکاری تناساندن و آوازی جی زور جوان بۆمان پێش ئاوازەکان کاک جودیە بێ تۆ پەیوەندیت لەگەڵ شاعیرەکانە هەبێت پێشەوەی لەگەڵ ئاوازدانەرەکانە هەبێت یاخود چۆنە تۆ چۆن پەیوەندیان لەگەڵاکەیت نسبەت ما کوردی ئەمەژن لالی ڕۆژئاوا زیاتر ئەو کەسێک و مەلودی چ دەکەن تێکستیژی ئەو دەکەنە یعنی یەک دوو دانە زیرەکی هەنا تێکست ئەو دەکەن جار بجار جي هندي شاعر هنا شاعري تكس وجار بجار كسي جو تكسي اللي وردقران ددن ب يكيدي ميلودي شدكي لو لا تو زكي يعني زحمتيني براسي نسبه طاريقكو قالك يعني اواز دنار نويسكار حزد كان بدلو جان يرمتينا دي بكن بمقابل بي او همو كاتيكا نارين لقل اواز دانريكا كغورانيك بيكو دروستكنو اي كان البومێک یاخود هەر یەک گۆرانی بەتەنیا تۆ هەموو کات لەگەڵ یایت ئەچیت لەگەڵی یان لەگە پرۆڤەکانە لەگەڵیت هاوکاریەکەی لە ڕێگەی دەنگ لە ڕێگەی دەنگ و لە ڕێگەی ملودی و تکست ئەوە زۆر گرنگە بۆمە زۆر گرنگە نارین نابێ گۆرانێکی هەرزان نارین ئەگەر باوکی لە پشت نەبێت توانی گۆرانی تر بڵێ نها دكارم بس وقت من قلت علي قال ساتواني يعني علي جتواني هاوكاري تراوكو باوكي علي جي اواز انا كي جلك جهات بله بس وقت دسبيك خد زاني شوايه دسبيك جرك مروف خورتي دركبه وقت كتش وقت من اشترى قلت دعم
دامی ندامی مادی دامی یعنی پشتگیری ڕۆحی و ڕۆحیژیش بۆنا ئافرەت بتایبەت ناو یعنی ئافرەتی کورداندا gelek پێویستە مخوا ئەو ڕێی منی شخصیە ئەگەر ببێ دام نەبێت زەحمەتە ناریان بە ئێستا سترانێکی خۆشی تۆ پێشکەش بە ئێمەش و بە بینەرانیش پێیکە لە سترانە خۆشەکانە بفەرموو. اینجا دەست خۆش گۆرانێکی زۆر خۆش بوو سترانێکی زۆر خۆش بوو اینجا ئەگەر فکرکەم ئەم سترانە یەکەم جارتە بیڵێ بەڵێ یەکەم جاتە ئەمە سترانە ئاواز و هۆنراوەی هیچەیە
وەکو هەلبەست ئەس باوەرم ئەف سترانی نەمەر عمەرێ علەیە ئەوژی بەداخەوە تازە چوو بەردلوانیا خودێ وەکو تێکست وەکو ئاواژی نەمەر محەممەد شێخۆ ژێرەدانا بوو تایبەتمەندیەکی یاوێ سترانێ هەیە ئەوەکو ئەو کاتی نەمەر محەممەد شێخۆ ئەف ستران گوت لەسەر ئازادیبوونا کوردستانê her çapaçeyê Kurdistanê bêbe yek welat ew stran taybet ji bona Kurdistan gotiye bi rengekî evînî ne bi rengekî netewî. Bo to hezê kiro goraniyê bilîto? Bi rastî niha li alî me de nexweşî heye tu bi xwe çi dizanî wedayî başûrê Rojava gelek baş nîne. hez dikim bi vê goraniyê hinê ez hestî xwe derbirim. Hestê xwe derbirim û hêvîdarim ku ew parçe jî nêzik di demekî nêzik azad bibe. Bila xelkê mentiqê me yê Slêmanî jî biçine Qamişlo, biçine Efrîn, biçine mentiqa me dêrika xewî hemû layekî inşallah çûna hatin çêbê helbest û ew awaz tiştekî taybet el cemin min jî xwest ez wî hestê xwe ez şelam cara bi azadiyê eçîtewa bo ew demir. Gelek spas. Agam li babî تۆ بوو لەو کاتێک کە گۆرانەکە دەوت هینیە کردی ئەوە نیە لە دێرە ئەوایە کرد تەرجیعە کردیت و نارین وایە کرد ئیشارەتی بۆ کردی هەستم کرد زیاتر خۆشتر وتی گۆرانە ینی لە کاتی پرۆڤەکانیشیە هەر وای لەگەڵی جابجار شەرەوێ دەکەم وا پێت ناخۆش نییە کاتێک کە هەڵەیەگەکە شتێگەکە یاخود دەنگی باش نایە چۆن ئازبم پێت ناخۆشە بێ نارینجان زۆر لە گۆرانی بێژەژنەکانمان لە کۆنیش و لە تازەشە خۆیان نایەن لە مەقام وتنی مەقام ئەجا قسەیەکێ لە ناو ئێمەیاڵێن مەقام بەس پیا و ئەتوانێ بیڵێ نازم زودی ئەڵێت مەقام هەر پیا و ئەتوانێ بیڵێ تۆ ڕەچێ لەسەر ئەوە آخر ڕەیا من لەسەر ئەو کەسێک و وەلێت بێژن ڕەیا من جودایە بەرگۆ مرۆڤ تایبەت مندی وەکو منشتەرە گوت مریەم خان مرۆڤ گوهدار بکێ مەقامێن گەلێک مریەم خان ئەیشەشانژی بەس مریەم خان زیاتر هاتیە ناسکردن بە دەنگی وی بە ئەو مەقامی هاتیە گوتن رأيي من لسر أو كسب سبب اشترى يعني بجن تشوفي تواني جار بجار قرانية مثلا مقام مثلا بلي فاتي زور بناودن لو مثلا مقام زور زيرة كبراستيجي يعني كاك جودي شونك هي كمثلا نارين بياخد أو قراني بيجاني تريا ونرمندكاني تبتوان المقاماتي تياب خينن درسي مقام فيربن درسي دنك فيربن هو زين شو الأوروبا أو تجكي زحمتها مجن درس التكنيكي دنجو أوان هاي نقولني بس مجن يكون كونارين تكون دنجي شرقية لازم يعني مجن دبستانكي شرقي ده فيري مقامات أوان تواني جي على مكتبي أوروبي جي تواني يعني تكنيكا دنج أو شار زيت هي لمقاماتها شار زيت هي بلا أتواني أتواني مقامك كرد بلاي هلا حظك ايش تبغى تبجم؟ مقامك موالك مقامك شيء هيك يكفى
جران در نارینجان دەستی خۆش بێ زۆر خۆش بوو مەقامەکە گەلێک سپاس بێتەوە زۆر بەدڵم بوو دەستی خۆش بێ دەنگی نەڕزێ ئەو مەقامی چی بوو؟ ئەف مقامە هەنێژی منژ نەمەر محەممەد شێخۆ من گرتیە بدەنگی وی ئەف ستران من گۆدار کردە دەستی علیش خۆش بێ علی دەستی خۆش بێ ئەویش سازەکەی خۆش ژەنی لەگەڵتەیە تۆ ڕای چۆن بوو پێی کاک جوودی ئەم جارە گەلێک جوان وتی بڕاستیش گەلێک جوان وتە یعنی بەدڵێ بوو علیژی گەلێکی خۆش بەدڵێن بوو بدڵێتە بوو تاگەتان من زۆر بەدڵم بوو زۆر خۆش بوو دەست خۆش نارینجان نارینجان تۆ یەکێکی لەو هونەرمەندانی لەو گۆرانی بێژانەی کە زۆر لە ئەلبومەکان تا گۆرانی سۆرانی دووتووە زۆربەی هونەرمەندەکانی کەش لە کرمانجی حەز ئەکەنەوە گۆرانی سۆرانی بڵێن و بە پێچەوانەشەوە سۆرانەکان زۆربیان حەزەکەن گۆرانی بادینی و کرمانجی بڵێن تۆ پێ دوایە وتنی گۆرانی سۆرانی لە هونەرمەندێکی کرمانجیەوە گرنگی هەبێت پێت باشە هەبێت ئەوە براستی نسبت آخر مرۆڤ کوردە یعنی الجەم من فەرقا سۆرانی کورمانجی زازاکی بەس زاراوەکان فەرقەکات تونەیە یعنی ئەم هەموو کوردن بس نسبت وەکو هونەرمەند بەڕەیە منیە شخصی گەرەک مرۆڤ هەل ئەلبومێکی خۆدا مرۆڤ گۆرانیەک ئان دەدو گۆرانی بە سۆرانی بێژێ ئەوە الجەم من فەرزە ئەس دەکەم فەرز کو بێژم بۆ هەدەفەکەت بۆ چییە؟ با بڵین ئامانجەکەت لەبەر چییە؟ بۆ حەزەکەی گۆرانی سۆرانی بڵیت؟ حەزەکەی حەقی خۆی ئەیتەوەکو سۆرانی ئەتوانی بە تەواوەتی بیبێژیت یانی بیڵیت ئەو گۆرانیان؟ ئاخرزانەی چاوایە تەبگەخان ئەس گەلێک زاراوای سۆرانی حەز دەکەم بەڵێ وەڵا ئەس حەز دەکەم و نسبەتش بۆ جەماوەرەژی جانە مرۆڤ گەرەک گۆداریە جەماوەڕەژی بکێ و خەڵکی خۆرەژی مرۆڤ بە لێوانە هێلێ ئەخر هونەرکی پێشکەتوە ینی ئەسان بژن زەراوای سۆرانی ینی هونەری گەلێکی پێشکەتوە ینی بۆ نارین گەلێکی فەرزە ینی وەکو هونەرمەند ینی سنەعەتی ئەو سنەعەت فێر ببێ ئەو لەهجەی فێر ببێ بتوانێت دوایی ئەگەر ئەم بژن حەز بکێ بوو تۆزێکی بناودەنگ ببێ مەسەلە ناو جەماوەری ئەم بژن سلێمانیە و مەنتیقەی سۆرانوە تۆزێکی بناودێ لە یا مهم ئەوە ینی سنەعەتە سنەعەتێکی جوانە یعنی بازێکیان هەیە مەسەلەن من ڕێزم هەیە لێرەوە حورمەتم هەیە بۆ هەموو گۆرانی بێژەکان بۆ هەموو هونەرمەندەکان چ لە کرمانجیە کە سۆرانی ئەڵێنەوە چ لە سۆرانیە کە کرمانجی ئەڵێنەوە هەندێکیان ئەو حەقی خۆی نایەنێ بە گۆرانیەکە ینی ناتوانێن وەکو خۆی بیلێنەوە بەڵام هەندێکیشی باش ئەیلێتەوە تۆ یەکێکی لە هونەرمەندانەی کە مجاملەت ناکەم ینی سۆرانەکان خۆش ئەڵیتەوە بە تایبەتی گۆرانی کە دێ ئەوی مامۆستا ئیبراهیمی خەیات گۆرانێ زۆر خۆش وتێتەوە دەست خۆش بێ نارینجان نارینجان لەگەڵ کاکجودی باوکت پێم وا بێ دوێ تێکەڵێن یاخود ئێستا کاکجودی ئەگەر خۆی بەتەنیا پێم وا بێ مەقامێکی هەیە مەقامە دەیە کاکجودی وەنیە؟ نا ئەو هەیە ئێستا بێک و گۆرانی کە ئەڵێن یاخود بەتەنیا مەقامی نارینە مەقامی نارین ئێستا مەقامی نارینمان بۆ لەم بەرنامەی هەر تایبەتە بە نارین نارین خوێنیوانە مەقامەکە نارینە بەستەکە نارینە هەمووی نارینە جاگەر کاکجودی بفەرموێ گۆرانی مەقامەکەی نارینمان پێشکەشکات
کاکجوودی دەستخۆش زۆر خۆش بوو دەست خۆش بێ بەس دەتوانین پێم بڵێ نارین یعنی چی؟ نارین بخوا گولێکی لە باوەرم لە هەر شوێنێکی لە چیا گولێکی وە ڕەنگی سپیە گولێکی زۆر بۆنێ خۆشە هەر بە خۆشیەوە ئەو گولە نارینە ئابەرە هەر بە خۆشە باشە نارینگیان لە ئەلبومە تازەکەتە یا بعد پێش ئەلبومە تازەکە با بچینە سەر گۆرانیەکی کۆنت هەیە سترانێکت هەیە هێوی ئەو سترانە چیرۆکەکەی چۆن دروست کرا؟ دەکارم ببێژم شتەرە چەند ساڵە ئەم لە ئەوڕۆپا دمینن ji sala 2000 ve heta niha mixabin li Ewropa bi taybet ji sala 2000 ve heta 2010 gelek tendetujî li beramberê afreta hat kirin. Ew tendetujî ku li ser kuştinê namus û şeref gelek kuş gelek keç û afret li malê ji layê bavê xwe ve yan jî birayê xwe ve hatin kuştin. او پروژه چاوا دست بکر از شما هات کردستان حتی مالی و از وصش خورا فکریم یعنی دناف کلتوری کرداده حتی روجا ایرو دیروک و حتی روجا ایرو کلتور منا بيجي كو بابلا ام قبول بكن كو جنة ما يانجي افرت ما جلاي زلامي خبا ورن كشتن هيدي او بروجه ولا دست بكر من خاص بلاستي كان بيجي غورانيك غورانيك لسر افرت هاتي بوتن او جين هەست نارین هەبوو بۆ شتێکی یارمەتی بوو بۆ ئەفرەتی کورد بکەین هیچ کام لەو ئافرەتانەی کە کوژرابوون هیچ پەیوەندییان هەبوو لەگەڵ دۆستایەتی هاوڕێیەتی پەیوەندی بەڕاستی یان هەر هەستی خۆ بوو قەزێ هیچی من خواست ئەز وی هەستی خۆ دەربرم یعنی ناوێ هێویژی هاتی وەکو هێویەک ئەم بدەن یعنی با ئەم نەهێلن ئەو ژنێمە بین کوشتن بەسە تەندەتوژی لە بەرامبەری ئافرەتی کورد هۆنراوەکەی هیچیە نارین
آواز و هەلبەستی مەمۆ سەیدا و ئەوژی هونەرمەندێکیش باشوورە ڕۆژاوای کوردستانê ji bajarê Kobanê سلااو و ڕێزت نێژێرە هەنا ئێمە شەروەها سلااو و ڕێزمان هەیە بووی ئاوازێکی زۆر خۆشە بەستەیەکی زۆر خۆشانی پڕ بە پێستی خۆیەتی پڕ بە ئەو کێشەیەنی زۆریشم حەز لەو گۆرانی من زۆرم حەز لێ زۆر دایمە دڵتەنگیشە بم بۆ گۆرانیە کە گوێی لێگەمەوەی ڕسمەکان ئەبینم لە کلیپە کلیپێکی جوانیشی بۆ کراوە ئەتوانی ئیشارەت بی بەوەش کە کلیپەکە چێ کردوێتی لە چۆ کراوە کلیپێکی زۆر جوانی بۆ کراوە ئەو کلیپ دەستپێکی وەختێمە چێکە من خواست ڕاستی ئەستی شتێکی جوان تایبەت لە کوردستانێش بۆەوەی چێکم پەیوەندیەکی بۆ ناوبەینا کوردستان و لە ئۆروپا من ئامادە کرد ژلای مخرەژێکی سوێدی بە هاتە دروستکردن بە ڕەنگێکی پرۆفشنال من حەز کرد ئەزوی هەستی دەربرینم دەستی خۆش بێ نارینگیان نارینجان یەینە سەر ئەلبومە تازەکەت بە ناوی زمانی دایە زمانێدایە ئەلبومەکەت لە چەندین تراک پێک کاتووە 8 تراکە یان 9 تراکە 11 تراکە 11 تراکە ئەلبومە نوێیەکەت یەکێ لە گۆرانەکانی زمانی دایە ئەگەر بکرێت باسێکی بکەیت ئەو بیرۆکەی ئەوەیان لە چیەوە هاتووە و چیت کردووە لەو گۆرانیە ئاخر زمانێدای ناسنامەی ملەتی کورد بە زمانی مەیە من خواست ئەز وێ گۆرانیە چێ بکەم تایبەت ji بۆ ماڵباتی مەیە کورد و بلا زارۆکێ خوا فێر بکەن زمانی کوردی gelek مال هەنە مالبات کوردن بە کوردی زارۆکە خۆرە نائەخبنە ئەوە یەک جوان سەبەبە بوو کۆ هێلشت ئەز وێ سترانێ ئەز بخوێنمە ناو ئەلبۆمی مندا هەم وەکو وەفایەک ji بۆ زمانی کوردی ئەو بەستەی یەکەمین دەبێژێ زمانی me dîrokekî dêrîne çend zarava ez behsî hemû zaravayê kurmancî dikim ku pênc zaravan e û kopleyê dewem jî diçe ji dîroka Kurdî heta ya niha helbestvan kî zimanê Kurdî nivîstiye ئەو پرۆژەیە چۆن دروست بوو ئەو پرۆژە مامۆستاکی بڕاستی تێگەهشتی زیرەک لە دۆمەتخێ لە هۆی دەمینێ مامۆساعلی بچەلکی شعریوینە گەلێکی زیرەکە ینی ئینسانێکی پیاکی ڕۆشنبیرە و وڵات پارێزە و هەر وەختی حەز دەکەیت شتن تایبەت بوو وڵات و بوو نەتەویەت پێش دێخێ ئەوی دیت نارین ئیمکانی وێ هەنا تقریبا یەک سال بە مەلۆدیڤەمان ئەوی مامۆستا ئەدیبچەلکی دەخواست ئەم ئەوازێکی لەزگینیش بۆی ئامادە بکەن مەگوت چیە ینی هەمووستانی کوردی بلا نەبلەزی بێ بلا نەبلەزگینی بێ هونەرێکی جوان هونەرێکی راقیش بۆ ملەتی خۆی کورد پێشکەش بکەن و جەهات و چوو گەنجێکی وسە gelek jî hatî bi navê Mîhat Elî li Duhok ew jî bixwe azîfê gîtare ew awazekî ciwan jê re peyda kir نارینجان وەک پێشتریش باسمان کرد پێم وا بێ بە کلیپیش هێناوتە بۆ کورسات دیاری کردوە بە کورسات دەستی خۆش بێ ئیشەڵا لە ئایندەیە ئەیبینین لە پرۆگرامەکانی کورساتە وەکو پێشتریش باسمان کرد کە تۆ زۆر جار گۆرانی سۆرانی ئەڵێیتەوە ئێستا کاتیەوە هاتووە کە سۆرانەکەتمان پێشکەشکەی بە ناوی سوورە گوڵ پێم وا بێ گۆرانی محەممەدی مام لێیە بەڵێ بەری کۆزوێ گۆرانیە بێژمە دەستپێکی دەستخوازم ڕاستی سپاسێکی gelek تایبەت بدەم کەکێ نەژات بەرزنجی و gelek ئالیکار بوو بمرە بێ گۆرانیە gelek جار پەیوەندی مە هەبوون لەسەر خوێندنی ئەو گۆرانی یعنی گوتن بە گوتن ماناوی چییە چونکو بەڕای من gelek گرنگە کە کاتی گۆرانیەک سۆرانی بێژی ماناوی دروست فام بکی دەستوی ساوبێز gelek سپاسیاوی دکەم و هەروەسا ji بۆ بێ پرۆگرامە هەنێ هونەرمەندێ موزیسیەنێ دەلال کەک خەلیل نۆتاوی نویستیە دەست و تلیەوی ساوبێ باوەرم تژی حەز لە ئەمر دێ زۆر حەزم لەو میلۆدیە ئیمکانی هەیە پێم خۆشە میوانی من بی هەمیشە جیرانی من بی سوورە گوڵەنجە فەرمونارینجە پێم خۆشە میوانی من بی
نارینجان دەست خۆش زۆر خۆش بوو سرانەکەت دەستی خۆش بێ و دەنگت نەڕزێ. نارینجان با بینە سەر کلیپکردنی گۆرانی پێشتریش باسمان کرد کەمێک باسمان لێوە کرد بەڵام ئەم جارە بە شێوەیەکی تر باسیەکەین. کاتێککە گۆرانەکانت کلیپەکەی لەو هونەرمەندانی کە خۆ دەدەی دەدەست دەرهێنەرێک ئیتر پێی ئەڵی ئەم گۆرانیم ئاوا بۆ کلیپکە ینی ئەو خۆی بە ئارەزوی خۆی و بە فکری خۆی بە بیری خۆی کلیپی ئەکات یاخۆ تۆ خۆت پێی ئەڵی بەشدارە بیت لە کلیپکردنی گۆرانەکە تا چۆنە کلیپکردنی گۆرانەکان؟ ڕاستی نسبەت کلیپ زۆر مهمە بۆ من کە کاتی هەر کلیپێک دروست دەکەم حەز دەکەم دەستپێکرە مەوضوعی ئەو گۆرانیش بۆ نادەرهێنەر بێژمە حەز دەکەم سەیتەڕێ من هەبێ و هەر هەیەژی یعنی بناو کلیپا هێویدا سەیتەڕێ من ئەس دەکارم بێژم تا زێدەی 50% هەبوو لەسەر هەڵبژاردننی ئەو بیرۆکەکان بوو هەڵبژاردننی وێنەکان بیرۆکەکەی هینی خۆت بوو
وهجبوا نمونا كليبا زمان دايجي قلق سيطري من هبو طبعا درهنا رهجا حسن شي قلق زحمتك ما ظن كشان بس بوزمان داي من حسكر طيبت بو من ضالن ام تشتكي جوان ام بيشكش بكن ان شاء الله جد بيني كيف دارب قبلت اجيب بس حزكم يعني فكري من جد ناف هبه دس خوش نارنجان تو پێم وابێ دەرچووی قانونیت ئەگەر ڕاست بم دەرچووی قانونی تو قانون نەتاوا کردووە قانون هیچ پەیوەندێکی بە گۆرانی مۆسیقاوە نیە بگرێ ینی زۆر دوورن دوو عالەمی زۆر گیان لە کامیانە خۆت بەسەر کەوتوترە زانی ئەتوانی لە قانونی شاوەک و گۆرانی مۆسیقا سەرکەوتوو بیت آخر نسبەت کات gelek بارکی گران لەسەر ملێ من هەیە و بکارن عینی وەقت هەرم ئیش و وەکو ینی ڕۆژی ڕۆژانە ئینسانێکی نۆرمال بێ معینی کاتژی gelek زەحمەتە ئەمڕۆ نسبەت وەختێکی ڤالە ببینێ ji بۆنا سەفەر ji بۆنا هونەر ئەو وەختێک و من ئەزبالە من بڕاستی هەمی بە هونەر دەردەچێ دەکارم وە لێشترە بێژم بارگرانێکی gelek زۆرە ساڵێ مثلا 12 مانگ یەک مانگی ئیجازەی مثلا ئینسان هەیە ئەو ئیجازەژی ینی ئەگەر شاهی و ئاهەنگ ئەوە نەبن احتمال سفري بسياحة سياحتي بوفابكي أجد شجوها بيع توزكي زحمتها مثلا يعني هم إيش وهم هنر يعني لبواري قانونا أسأل ولاتي سويت شكاريجا كي دايريكي حكومي كاردكم من سويدش تاكس بورد جهة ضرائب يا لفرع قانون الودر إيش كم ضرائب الشركة مظنة جورة حمو لما بريار ددن برنجك قانوني چەند ضريبة دەدەن يعني چەند ئەرگنیە ئەوە زەخت نییە بۆ تۆ ئەرگنیە زۆر هیلاکرد ناکە وەکو من گوتە نسبەت وەخت کۆمەڕ وەخت وڤالەهیش هونەرێرە ببینێ gelek زەحمەتە ئەو وەخت وڤالەهی کوژمرت ئەو دەرفەتە کو من ڤالەمە هەموو دەدەم بە هونەری کوردی دەستخۆش نارینجان چ کاتێک چۆن بڕیارەیە کە گۆرانیەک بە دوانی کە پێ وترێت دوێت چۆن بڕیارەی لەسەرەوەی کە گۆرانیەک بە دوێت بکەی یان چێ لەگەڵ تا مەسەڵەن بیرۆکەکانی خەڵکی ترەیە بیرۆکەکانی خۆتە کە گۆرانی بە دوێت بڵێ چۆنە ئەوە آخر نسبت دوێت کاتی یەکەمین دوێت من دیگەل بابی خۆ گوت ساڵی 2001 دەبوو نسبت من حەز دەکەم شعرێکی جوان بێ ئەوازێکی ڕاقی بێ ئەوازێکی جوان بێ و هەروەساژی ئەو هونەرمەندێک و ئەس دیگەلوی بێژم هونەرمەندێکی ژێهاتی بێ ینی هونەرمەندێکی زیرەک بێ من دوێتێک دیگەل باوی من هەیە ساڵ 2001 دەمە بەڵاف کرد بناوێ دلبەرێ بە کلیپ هەتانە بە ڤیدیۆ هەتانە هەتانە بەڵێ نەوەکو ڤیدیۆ کلیپ نارینجان دواتر لە کۆتایی پرۆگرامەکە یاینە لای دوێتەکە و بەیەکەوە لەگەڵ کاکجودی بەڵام ئێستا بۆ ئێستا پێم وابێ شتی ترتان ئامادەیە گۆرانی و مۆسیقا و شتی ترتان ئامادەیە کامتان پێشکەشمانیەکەن تۆ یان کاکجودی فرق نينا والله حزكم قرانيكي كون حيرانة لباري حيرانة وأتواني كان ديرك بلي يعني حيران شيء شون بو حيرانة هالبجاد بو أم برنامج حيران يعني برنامج فولكلوريا وحيران بخوجي سراني كي زول كونه يعني زيادة 150 صال 8 أو قراني هيا حيران وحيران نورمال أزبورم يعني لهر تشابر شكل سنة أو وقت مثلا بجي حيران كي بوم بلا حيران أو حيرانة جو جني كرد لسر بياي كرد بوتوا يعني هستي خو يعني هستي خوي أفيني بستران لسر بياي كرد بوتوا أو بجني حيران لا ما حيران فرمو بيشكش معنيك
ويلا بطانك راسك وكتاني أزملها ما بريني خورتان ولا واني جاكي جودي المسلسل سلوب يا بإيواري مبو مقابلها أبينك خلقو عالمي بسري لبيبي يا منو حيراني مالي جهنا فودلها أيجارو ويدا وراك جكي بيشانجي كريهاتنا كاتنا أصفانجي مدفي طوافا خلالقا اردني لي 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 ويبدخلي جناف تنقي ناريني وهي ناري هي ناري هي ناري دلالا هو يميني عايشي ديلان هاي طول داري اي حوشي هي ناري ونديلو هون باري کابژێری دەستخۆش حەیرانێکی گەلێک خۆش بوو درێتە بوو زۆر خۆش بوو دەستی خۆش بوو گوتنی فام کرد گوتنەوی نی بنیو تۆزێک زۆر نابەخوا نەمتوانی زۆر گوتنێ تایبەت گوتنێ ئەو گوتنی بۆڵتی تۆزێک قورس بوو لە قسەکانێ ناسوو دەستە خۆش بێ ناریگیان یینە سەر بابەتێکی تر کە ئەمجارە تایبەتە بە تۆ نارین دایمە دەموچاوی غەمێکی پێوەیە دەمچوی غەمێکی تایە گۆرانەکانی زۆربەی غەمی تایە کاتێک کە گۆرانی گەڵێ چ غەمێکە کە داتەگرێ بۆ ئەوی بتانی گۆرانیەک بڵێ دەموچاو خۆی وایەیان بەڕاستی غەمێک هەیە کە واد لێکا گۆرانیەک بڵێ تزانی ینی تۆ بڕاستی من بناسی کەچێکی زۆر زۆر پۆسیتیڤم زۆر حەزم لە کەنا گەلک حەزی لە پێکەنینە زۆر ئاخر ji بۆ گۆرانێ گوتن نسبت تێکست و ئەواز حەز دکم بچم ناو ئەواز و تێکست و ژیانی خۆ بژیم لەوێ تەماشە دەکەم بەس دەموچاو زۆر گوناحانە و ئەوەی خەمبار و کە گۆرانیێڵی دای من خەمباری ینی خەڵک وازانێ خۆشە بە تەبیعەتی خۆت هەروای زۆر خۆشم يعني حزم لكنا حزم لجوات كنين وقصي خوش وهفال وقت قلت يعني زايتشي طلبي خان نارين يعني اگر بين شاهي وهالبرشة هذا زور زور بإمكانها
بس وەکو پرینسیپ زیاتر حەز دەکەیت تشتی سونعەت پێشکێشی ملەتی بکەیت تشتێ بە قیمەت نەگۆرانی هەڵکوچە و ئەوان تشتا یعنی ئەوە دوو بەشی جدانە بڕاستی بەڵێ نارینجان بەگشتی لە کوردستانە زۆربەی هونەرمەندەکان بە کوڕ و بەکچەوە بە هەمویان کەم کۆنسرت ئەەکەن یعنی زۆر جار کە هونەرمەندێک ئەلبومێکی تازە دەرەکات پێویست بەوەیە بۆ مارکتینی خۆی پێویستە کۆنسرتێ بکا بۆی خەڵک ئەلبومە تازەکەی بناسێنێت بەس لێرە زۆر ئەلبوم زۆری کۆنسرت بەکەمیەکەن ببوورە تۆژێکیشی لەوانەیە پێم وابێت لە کوردستانە کۆنسرتی کەمە و بە تایبەتی لە سلێمانی منەکرە لە سلێمانی تا ئێستا کۆنسرتی نەکردووە لە پرۆژەتانیە یاخود بۆ نایکی حەز دەکەم بەڕاستی ینی لە هەر شارێکی لە کوردستان بێ کۆنسرتێک ئامادە بکەن بەس ئەوە خەتای مێنیە تاگەخان خەتای ئەو کۆمپانیەیەک و هەنە کۆنسرتێکی جوان پرۆفشنال ji bo me ئامادە بکەنە داکو ئەمیژی دەنگی خۆ بگهێنن ملەتی خوا يعني نسبة قراني بيجي أم بيجن كرد لأوروبا توزكي زحمتها ولا بي يك مانك دو مانك بو خاطر يكونسرتي ليرة بمين يعني بيجن أما نورمال يعني جرك يعني بيسترجو قراني بيجي هرم جرك أو كونسرت هذا كان بله پێویستە ینی خاصەتەن بۆ دوای دەرکردی ئەلبومێکی تازە ینی ضرورەکە ئەو گۆرانی بێژە کۆنسرتێ بکە مەرجە گۆرانی بێژ مۆسیقی بێت مەرجە تو خۆت هیچ دەرسێک هیچ عینێکت خوێندووە لەباری مۆسیقاوە هیچ مۆسیقایە گەزانیت براستی دەستپێکە ژیانە منە هوەری دەک و گاواکو من دەست بە هوەرێک کرد 2 ساڵ من پیانۆ خوند ژ بۆ فێرکردنی تون و مقامات و مەرجە بەس ئەو عسبەکەی پیانۆ لە بیرا من چوویە بەس وەکو نەهان نسبەت علی گەلێک ئالیکاریامت کرمالێ بۆ نسبەت تون و مقامات فێری هیچ ئامێرێک ببیت لە ئایندەیە وەڵا گەلێک حەز دەکەم بەس وەقت زۆر کەمە باش نارینجان کاکجودی ئێمە هیچ شتێکمان نەماوە ئەگەر ئێوە خۆتان هەر شتێکتان هەبێ پێویست کابیلێن لەم پرۆگرامەوە ئێمە پێمان خۆشە و خۆشحاڵە بین ئەوە دەر و سێروی هاتمان سلێمانی بەڕاستی شارێکی جوان گەلێکی جوان سپاسێک تایبەت بووتە بۆ کورسات و کارمەندێک کورسات و جەماوەری کورسات گەلێکی کەف خۆشم گولێرە بەڕاستی ئەوە یەک لوان شەوە گو من بەڕەحەتی دادنیشم قسە دەکەم و گۆرانی دەکەم ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە هاتنی ئێوە ئەگەر بکرێ حەزکەن پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە میلەتی کوردکان لێرەوە دەستپێکدا ئەز جەژناتە پیرۆز بکەم جەژنا ماڵباتە پیرۆز بکەم جەژنا وێ گروپا جوان هەمی پیرۆز دەکەم هێویدارم ببێتە جەژنێک لە هەر چاپاچەی کوردستان خێر و خۆشی بێ تایبەت لە عالیمە بە حتا جەژنێکی تر ئینشەڵە بە ئازادی و ینی شاهی ئەم وی جەژنی دەرباز بکەن دووبارە جەژنی ڕەمەزان لە ئێوە پیرۆزەکەین دووبارە بە خێر بێنەوە جاریشکە بۆ ئەم پرۆگرامە زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین ماندوومان کردن ئەمڕۆ لە خدمەتتانە ئێمەش لێرەوە زۆر سپاسی برادرانی مۆسیقیەکەین کە هەمویان ئەمڕۆ ئامادە بوون و ماندوو بوون و ئەرکیان کێشا لەگەڵمانە و دەست و پەنجەیان خۆش بێ و هەر بمێنن بۆ ئێمە و دووبارە پیرۆزبایی کەناڵی کورسات و پیرۆزبایی خۆم لە هەموو بینەرانی کورساتەکەم بە بۆنەی جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە کاتێکی خۆش.
دان سرده دلالی دستی نبردی Sir Joe Pa Aweli Narine Desti